بە نوێنرایەتی بەڕێزان جەنابی کاک نێچیروان بەرزانی و کاک وا تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەفدێکی ئیدارەی گەرمیان لەگەڵ برای بەڕێزمان مامەسا محەممەد و کاک ئازاد قامی خانەقین لەگەڵ ئاسایشی خانەقی هاتین بۆ پرسە و سەرخۆشی شەیدەکانی خانەقی کە دەستێکی ڕەش دەستێکی تیرۆر دەستی ئیرهاب کە هەمیشە خانەقی و خانەقینەکان و زڕگۆشەکانە کاتە ئامانج بەداخەوە کەوکەبەیەک پۆلێک لە گەنجەکانی عشرێتی زرگۆژ و دوو هاوڵاتی عەرەبیش بوونە قوربانی دەستی ڕەشی داعش جارێکی تر تیرۆر دەستی ڕەشی خۆی لە خانەقی تاقی کردەوە. ئێمە لێراوە هاتوین پرسە و خەم و کەسەری حکوومەتتی هەرێمی کوردستان بە نوێنەرایەتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کاک نێچیروان بەرزانی و کاک وا تاڵەبانی بگەینین بە کەسوکاری شەهیدەکان ئەوانە کەسوکاری ئێمەن شەهیدی میلەتەکەی ئێمەن و لێراشەوە داوای سەبووری بۆ کەسوکارەکانیان ئەەکەین و داوای شفا و زوو چاکبوونەوەیش بۆ بریندانەکارەکەین و من لە مامۆستا محەممەد پرسیارم کە سەردانی بریندارەکان بکەین بریندارەکان لە باقوبەن ڕاست پێداوین لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە چی پێویست بوو بۆ کەسوکاری شەهیدەکان و بریندارەکانیش حکوومەتتی هەرێمی کوردستان ئەگرێتە ئەستۆی خۆی.